بە سپۆنسەری شاری پزیشکی فاروق. سڵاتان لەبێ ئەزیزان، لە نێو شاری پزیشکی فاروق و بە سپۆنسەری شاری پزیشکی فاروق لاڵقەیەکی نوێی بەرنامەی نۆڕین لەگەڵتانە. لەم ئەڵقەیەدا دەمەوێت لە چەند نەخۆشیەکی دەگمەنی باو لە کوردستان بنۆڕم. دەمەوێت بزانم پرخە و هەناسەتەنگی لە کوردستاندا تا چەند بەربڵاوە، هۆکارەکانی چین، چارەسەر چییە، شاری پزیشکی فاروق چۆن چارەسەری ئەو کێشە تەندروستیە کۆمەڵایەتیە زۆر جار سیاسێش دەکات. هاوکات دەمەوێت بزانم گرنگترین ڕێگا نوێیەکانی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی هەر سوچگەر لە کوردستان چین و لە شاری پزیشکی فاروق چین، بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە نەخۆشیەکانی جگەر هەیە. هاوکات گرنگترین کێشەکانی چاو دەپرسم ئەمڕۆ، ئەو کێشە باوانەی چاوچین کە لە کوردستاندا هەن و لێرە چۆن چارەسەریان بۆ دەکرێت. بۆ مەوەستە میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر ڕەنج نەوزاد جەباری پسپۆر و ڕاهێژکاری نەخۆشەکانی سنگ و هەناسەمان کردووە، ئەو لە پرخە و هەناسەتەنگی لەگەڵمان دەبێت. دکتۆرگیان بەخێر بێی. هەروەها دکتۆر بەختیار فایق حەمەسەلیم پسپۆری کۆندامی هەر سوچگەر و ناوسکبینی نازوور، ئەو لە فایبرۆسکان و نەخۆشەکانی جگەر لەگەڵمان دەبێت. هاوکات دکتۆرە یار عەزەدین مستەفا پسپۆری نەخۆشی و نەشتەرگەرەکانی چاو، ئەویش لە گرنگترین کێشەکانی چاو لەگەڵمان دەبێت. هاوکات کۆمەڵێک کارمەند و فەرمانبەری شاری پزیشکی فاروق لەگەڵمان ئامادەن. هاوکات هاونیشتیمانی لە شاری سلێمانیەوە هاتوون، ئێوەش زۆر بەخێر بێن. لە دکتۆرە یارەوە دەست پێ دەکەم. دکتۆرە یار لەبەرەوەی چاو زۆر ئەزیزە، گرنگترین ئەو کێشانە چین کە ئێوە وەکو پسپۆری نەخۆشی و نەشتەرگەرەکانی چاو لێرە لە کلینیکەتان بە شەیەکی گشتیش لە کوردستان لەوەتەی کە پسپۆریت، گرنگترین ئەو کێشانە چین کە ئێوە دەیان بینن؟ پێشەکی بەخێر بێن هەمووتان. ڕاستی بەنسبەت چاوە ئەمڕۆ نەخۆشی زۆرە چاو، بەڵام حەزم کرد باسی شتێک بکەم کە هەموو تەمەنێک ئەگرێتەوە، ئەویش کزی چاوە کە ئەبێ بە چەند بەشێکەوە کزی چاو بڵین مناڵیش ئەگرێتەوە و گەورەش ئەگرێتەوە و پیریش ئەگرێتەوە. کزی چاو چەند نەوعێکی هەیە. ئەمە ئەو نەخۆشیە بڵاوەیە، ئەو کێشە تەندروستیە بەربڵاوەیە کە ئێوە زۆرترین کات دەیبینن؟ بەڵێ. و پەیوەستە بە هەموو تەمەنەکانەوە؟ بەڵێ. زۆر باشە. جۆرەکانی چین جۆرەکانی کزی چاو؟ جۆرەکانی سێ جۆرن. جۆری یەکەمیان نزیکبینیە، هی ئەو کەسەی کە نزیک ئەبینێ بە جوانی بەڵام دوور نابینێ بە جوانی. دووهەمیان دووربینیە کە عەکسی ئەوەیە، دوور وازەح هەبووی بەس نزیک ناتوانێت بە جوانی ببینێ. جۆری سێهەمیان ئستیگماتیزمە کە ڕسمەکە هەمووی ئەتوان بڵێم لێڵە یان وەکو سێبەرێکی هەیە، شتەکان ئەبینێ بەڵام بە لێڵی ئەیبینێ. دەست خۆش. ئەمە سێهەم جۆریت. دەست خۆش. دکتۆر ڕەنج، پرخە و هەناسەتەنگی پرخە لە کوردستاندا تا چەند کێشەیە؟ یا بەڕاستی تۆ لە سویدەوە گەڕاویتەوە ئەو پرخە و هەناسەتەنگی ئەوەنەی کە لە کوردستاندا باوە لەوێ شواباو بوو یا لەوێ شواباوە ئێستا کە تۆ بەردەوام تابایەوەیەکەی؟ بەڵێ خۆی بەخێر بێن. پرخە زۆر باوە لە هەموو دنیای باوە، لە سویدیش و لە کوردستانیش، بەڵام زیاتر لە وڵاتانی ئەوروپا و دەرەوە زیاتر ناسراوە بەوەی کە پرخە بەشێکە لە نەخۆشیەک، نەکرد لەبەرەوەی پرخەیەکی سۆسیالە و تۆ خەڵکی زعاجەکەی، بەڵام بەشێکە لە نەخۆشیەک کە ئەوێت هەناسەوەستانە لە کاتی خەودا. باوەڕەکەم لە کوردستانی خۆمانە زیاتر ئەو شتە زیارە زۆر باونیە و خەڵک زۆر بی لێ نەکردوێتەوە، بەڵام ئەوەی کە زیاتر بی لێەکەنەوە کە پرخەیە و کە تۆ خەڵکی زعاجەکەیت و دەنە بەرزە و لە کاتی خەوە. ئەمەد هەست پێ کردووە لە نەخۆشەکانی خۆتە کە ئیزعاجەکە بەلایەوە گرنگتر بێت لەوەی کە نەخۆشیەکە و وەکو هەر نەخۆشیێکی دیکە بۆ چارەسەر هات بێت؟ خۆی زۆربەی نەخۆشەکان بەوە دەست پێکا کاڵێ من پرخەمە و زۆرە پرخێنم و خێزانەکەش ئیزعاجیەکەم یا خێزانەکەم لەگەڵ ما ئیزعاجیەکەم بە نەتیجەوەی لێت ئەم لە ژوورێگەنوێ و لە ژوورێگەنوێت، یاخود بێتاقەتە، خەواڵووە، یاخود زەختی هەیە، شەکرەی هەیە
کە فەحسیەکەیتەوە بە دوایە ئەڕۆی سێرەکەی ئەم خەوەکەی باش نییە. دکتۆر ڕەنز ینی کەیسی وامان هەبووە کە گەشت بێتە ئەو حاڵەتە کۆمەڵایەتی کە ژنەکە لە ژوورێک بخێت و پیاوەکەش لە ژوورێک بە تاکید هەبووە. باش وەزع باش نییە. دکتۆر بەختیار تۆش بەخێر بێیت. زانستی پزیشکی لە دنیادا بە کوێی دەستنیشانکردنی نەخۆشەکانی هەرسوو جگەر گەشتووە؟ بەڵێ بەڕاستی ئامێر زۆر بەکارهێنین بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکانی جگەر وەک سۆنەری ئاعتیادی کەیسە ڕۆژانە بەکارهێنین هەنێ فحوساتی خوێنی ئەتوانین بە ئاسانی بەکاربێنین بەس ئەوەی کە ئەگەر بتوانین لە زۆر دەستنیشانی بکەین و باسی بکەین ڤایرۆسی جگەرە چەوری جگەرە لەگەڵ ئەو نەخۆشیان جگەر کە بەهۆی مادە کحولیەکانەوە تووشی نەخۆشی جگەرە بن بەڕاستی. باشە لە ئێوە بەتایبەت لە دەستنیشانکردنی نەخۆشەکانی جگەر بەتایبەت گەشتون بە چی ئامێرێک و چ ئامێرێک ئێستا نوێترین ئامێری دەستنیشانکردنی ئەم نەخۆشیانێ؟ ئێستا نوێترین ئامێرمان لایە کە ئەتوانم بڵێم پێشکەوتوترین ئامێرە نەک لە کوردستان و عێراقدا لە هەموو جیهاندا و تەنها سنتەرین لە هەموو عێراقدا کە ئەتوانین ئامێرێک بەکارین پێڵن فایبرۆسکان کە بەهۆیەوە ئەتوانین دەستنیشانی نەخۆشەکانی جگەر بکەین و لە ڕێگەی ئەوە ئەتوانین ئایا بزانین نەخۆشەکە تووشی وشک بوونەوەی جگەر بووە بۆ نمونە تووشی مۆمیابوونی جگەر بووە کە پێوترێ تەشەموع الکەبەد. زۆر باشە. دێمەلات بۆی بزانم فایبرۆسکان چییە؟ بەڵام ئەمە بچمە لای دکتۆرەیار ئەمە ئەو کێشانن کە لە چاوە دەتوانی بێیت بۆمان باسکەی لەسەر سکرین بۆی بزانین ئەو کێشانە چین کە ئێوە مامەڵەی لەگەڵ دەکەن بەردەوام ڕوبەڕووتان دەبێت ئەگەر بیتە ئەو لە ئێرە. بەڵێ طبعا ئەمە ڕسمی چاوە ئەمە بینینی ئاساییە باشە کە بڵێن ئەمە شتێکە گەڵایەکە لە بەردەم چاوەکەیە بڵێن ڕوو ئەکاتە چاوەکە ئەشعایەکی لێ دەرەچێ چاوەکە ئەیبینیە ڕسمەکە لەسەر شەبەکی چاو دروستە بێ ئەبێ خۆی ئەساسەن ڕسمەکە لەسەر شەبەکی چاو دروست بێت طبعا بەعکسەوە دروستە بێت دوایی لە مێشکە ڕێکیەکاتەوە. بەڵێ ئێستا ئەوە ئاساییە بینینی ئاساییە چونکە لەسەر شەبەکەی چاو بزەبت باش. ئەمانەی کە نزیک بینن مشکلەکەیان چییە؟ یان چاویان شتێک درێژترە لە طبیعی یان گلێنەی چاویان یان مشکلەکە لە عەدەسەی چاویانە وای لێ ئەکا ڕسمەکە لە بەردەم شەبەکی چاویانە دروستە بێ لەسەر شەبەکیەکە دروست نابێ. باشە لەبەرەوە ڕسمەکە لێڵە یەگەی شتە نزیکەکان وازە حەبینن بەس کە شتەکە دوورەکەوێتەوە نایبینێت. باشە جۆرەکەی تر کە دووربینن ئەویان بەعکسەوە ئەتوان بڵێم احتیمال هەیە چاوەکە شتێک کورتتر بێ لە طبیعی یان مشکلە لە گلێنەی چاویەتی ینی فلاتت هینە باشە پانترە تۆزێک اینجا عینەن شت ڕسمەکە ئەمەیان لە پشت شەبەکی چاو دروستە بێ. باشە لە حاڵەتی یەکەم لەسەر شەبەکە لەسەر تۆڕی حاڵەتی طبیعی مەفروضە لەسەر تۆڕی چاو زۆر باشە. لە حاڵەتی دووەم لە پێشترە لە پێش تۆڕی چاو لە بەروی چاوەکە تۆزێک ڕەنگە درێژتر بێت یا گڵێنەکە کێشێکی هەیە لە حاڵەتی سێمیش لە پشت تۆڕی چاو کامیان باوتر عفو قسەش ینی بەس ڕسمی ئەویتیانە ستیگماتیزمەکە ڕسمەکە لەسەر شەبەکی چاو دروستە بێ بەس وەکو یەک ڕسم دروست نابێ. سلایدێکی تایە لەوانەی دوایی زۆر باشە. کامیان باوترن دکتۆرە ئەمانە؟ وەڵاهی هەمووی هەیە بەڵام لەگەڵ تەمەنا شتێک فەرقەکە بەس ئەوە نییە بڵێم وەڵام مناڵ هەر تووشی دووربینی ئەبێت یان نزیک بینێ بێت و گەورەت و نا ینی هەموو تەمەنێک تووشی هەموویە بێت. زۆر باشە دەست خۆش بێ بەردەوامە بین دەست خۆش بێ دکتۆرە بەردەوامە بین ئەمە ئەو کێشانە بوون ئەزیزان کە بەتایبەت کورت بینی و یان نزیک بینی و دووربینیەکەم کێشانە بوون کە هەر ئەوە بە سەریعی مادەم باسی ئەو مۆزوعم کرد. زۆر باشە ئەوە ئەوانن کە نزیک بینن باشە بڵێن ئەو ڕسمەیان بابەتان شەرحکەم فەرموو ئەم ڕسمەیان ئەمە بینینی طبیعیە ڕسمەکە هەمووی وازەحە زۆر باشە بەس ئەوانەی نزیک بینن ئەها کوڕە بچووکەکە ئەبینیە بەس دوورەکە نابینێت. جوانە ئۆکەی زۆر باشە
دوای ئەوە تریش ئەمە بەعکسەوە نزیکەکە نابینێ بەس دوورەکە ئەبینێت دوورەکە لێوەی وازەحە ئەمانە دووربینن دوورەکە وازەحە بەس نزیکەکە بە جوانی نایبینێ زۆر باش ڕسمی دوای ئەوە ستیگماتیزمە ستیگماتیزم ڕسمەکە دیارە ڕسمەکە بەس هەمووی بە لێڵی ئەبینێ هیچی بە تەواوەتی وازەح نییە دەست خۆش زۆر باشە ئەمە باشە ستیگماتیزم بینی ئەمە لە ستیگماتیزم ئەیبینی هەمووی بەڵام بەلێڵی یعنی وەکو ئەوەیە دوو ڕسم بێ بەسەر کامیان باشترە یعنی چی باش کامیان باشترە بۆ کەسی باش نییە ئۆکەی کامیان خراپترینە سیرکە یعنی باشترین و خراپترینی نییە چونکە دەرەجات فەرقەکە یعنی هەنگێک یعنی کەسێک دنیا ببینێ بە لێڵی باشترە یان نزیک ببینێت بە ڕوونی و دوورەکە لێڵ بێت یعنی بێگومان ئینسان هەمووی بە جوانی ببینێ باشترە بەس مشکلەکە چیە یعنی باشی و خراپیەکە لە نەوعەکانە نییە باشی و خراپیەکە لە دەرەجەکانیایەتی چونکە ئەمە هەمووی دەرەجەی هەیە یعنی نزیکبینیش و دووربینیش و ستیگماتیزمیش دەرەجاتی هەیە مەسەرەن یەک دەرەجەی هەیە ئەوە باشترە وەک لە یەکێک دەرەجەی هەیە لە دەرەجەکە تۆزێ زەحمەتترە ڕسمەکە زۆر لێڵە چاکردنەوەشی تۆزێ زەحمەتترە دەست خۆش زۆر باشە دکتۆر ڕەنج پرخە بۆ دروستە بێت لە ڕووی لەلایەنە پزیشکەکەوە با بڵێن پرخە سێ بەشیە پرخە بەشێکیان پێوترێ ئۆبستراکتیڤ یعنی میکانیکە بۆڕی هەناسەت دائەخرێت نەتیجەیەوەی کە زمانە شلە بێتەوە چێ بۆ دواوە بۆ بۆرێکە دائەخرێ کاتی هەناسە کە تۆ خەوەکە و خەریکە وردەوردە ئەچیتە خەوێکی قوڵەوە لە نەرمە بێتەوە پرخەیەکمان هەیە سنتراڵە ئەگەر سنتەری هەناسەمان لە ناو مێشکە ئەو ڕاوەستێت هەناسە نەیات جاربەجارە کوژێتەوە بە تەبیعی هەموو کەسێ بۆی هەیە لە کاتی خەوە تا 5 جاریش لە کاتژمێرێکە هەناسەی بۆستێت یعنی چەند سانیەک هەناسەی بۆستێەوە تەبیعیە بەڵام کە لەوە زیای کرد ئەبێتە هۆکارەوەی کەوێ بە نەخۆشیەک نوعی سێهەمیشیانەوەیە کە هەردووکی تێکەڵاوە هەیە عیلاقی بە مل و هەناسەکەیەوە هەیە بۆڕێکی داخرێ لەگەڵیشیە سنتراڵیشە کیشیەوە بێت باشە کامیان لێرە باوترە بە تایبەت لە کوردستان خۆی لە هەموو دنیاشە زیاتر ئۆبستراکتیڤەکەوەی کە پرخەکەی زۆرە زمانەکە و شلە بێتەوە ئەچێتە دواوە بۆڕی هەناسە و دائەخرێت ئەوە لە هەمووی باوترە پەیوەندی بەوەیە زۆر کەس لە خەڵکی قەڵەوایە ئەوانەی قەڵەون ملیان کورتە یاخود غەبغەبەیان هەیە ئەمە ملیشان قەڵەوە چەناگەی کورت ئەمانە هەمووی زیاتر واکە میکانیکە شوێنی هەناسەکەت بۆڕی هەناسەکە و تەسکە بێتەوە کە کاتێ تۆ بە تایبەتی پاڵکەی لەسەر پشت باشە ئێستا ئەمە قەڵەوەکان مەترسیدان زۆرترین ئەو حاڵەتانی کە لە پرخیان هەر قەڵەون یا خەڵکی دیگەشەیە بە دوو هۆکارەکەی دیکە تووشی بوو بێت لە سەیانەوەی ئەوانەی کە پرخیانی و هەناسیانە گیریە ئەوانن کە قەڵەون کە وەی وەزنیان زۆرە و بیەمایان زۆرە لە سەیان دەیان ئەبێتەوانەی کە بەشێکیان عیلاقی بە سەنتەری هەناسەوە هەیە باشە ئێستا ئۆکێ ئەوانەش بۆچی دروستە بێ کە لەکاتی تووشی نەخۆشیەکانی مێشکە بن وەکو جەڵتەی دەماغ و یاخود نەزیفە و یاخود بە عمرچوونە و ئەلزایمەرە خەرەفاوی ئەوانش سنتەری هەناسیان کزە زۆر باشە ئەمە ئەبێتە پەیامێک بۆ قەڵەوەکان پەیامێک بۆ خەپە گیانەکان کە ئەبێ ئیتر بیر لەوە بکەنەوە ئەگەر پرخەتان هەیە بیر لەوە بکەنەوە کە قەڵەوەکە دابەزێنن بۆی کە پرخەکە نەمێنێت دوایی تووشی ئەم چارە سەریانە دەبن کە لێرە هەیە ئەکەونە جێر دەستی دکتۆر ڕەنج تر دوایەوە خوا ڕەحم کات دکتۆر ڕەنج پێمەڵێ لێ بکەین فەرموو پرخە لە ژن زیاتریان لە پیاو پرخە لە پیاو زیاترە زۆر زیاتریان کەم حەز ناکەم زۆر زیاتر زۆر زیاتر نییە بەڵام لە پیاو زیاترە مشکل پیاو زیاترە باش دکتۆر ڕەنج بۆم باسەکەی پرخە عزیزان ئەو ڤیدیۆی کە ئێستا دەیبینن ئێستا دکتۆر ڕەنج بۆمان باسەکە ئەم ڤیدیۆیە پیشانەیەات کە ئەمە نەخۆشیێکە یاخود کەسێکە پاڵکەوتووە وە خەوی لێکەوتووە هەناسە ئەیات داگوستانەوە بەڵێ ئۆکەی ئەمە هەناسایە ئەمە زمانە لێرانە ئەمە لوتمانە ئەمیش قورگە و مەڵاشووە سێرەکەی کە وردە ئەو کەسا چێتە خەوی قوڵەوە خەوەکەی قوڵە بێتەوە لەشی شلە بێتەوە زمانی شلە بێتەوە دواوە
توانی ستۆپیتی ئێستا زمانی شل بووە هاتە دواوە زمانی شلە بێتەوە چێتە دواوە بۆڕی هەناسە پێشەوەی بگاتە ئەم دەرەجەیە بۆڕی هەناسە تەسکە بێتەوە لە پرخەکە دروستە بێت بەردەوامە بێ زمانەکە هێوا شێواش بەردەوام بێت تا بە تەواتی بۆڕێکە دائەخات کە دای خست ئەوە لە هەناسەکە ئەگیرێت کە هەناسەکە گیرە مێشتی ئەو کەسە شعورەکە کە ئۆکسجینی بۆ ناچێت لە لەشیە لەبەرەوە ئێستا ئەو حاڵەتەیە بە تەواوی داخست ئێستام حاڵەتەیە بە تەواتی لێرانەی داخراوە باشە ئەگە بەردەوام بی سێرەکەی یەکسەر ئەم کەسە شعور بە خۆیەکە جوڵەیەکە کات خەبەریە بێتەوە لەشی توم نەبێتەوە زمان یەچێتەوە سەرەوە دەسەکاتەوە بە هەناسەی یاتیادی و پرخەکەی لەو دەقەیە وسکو دەبێتەوە ئێستا بە هەمان شێوە بەردەوامە بێت ئێستا هەناسە وەرەگرێت ئێستا هەناسە یاتیادی وەرەگری ئاساییەک کە تۆزی خەبەری بۆ تۆ ئەگە بیگرێنیتەوە لە ئەوڵەوە دەست پێکاتەوە زۆر باشە جاخۆی هەرەوەی یعنی ئەنوێت وردە سێرەکەی ئەچێتە پرخەوە پرخەکان زیاکە دەڵمەکەی زیاد یەک جار بە خێرایی بەسەریا بڕۆینەوە ئەمە ئێستا نەخۆشەکە نووسووە هەناسایە بۆڕی هەناسە هەمووی کراوەتەوە لە لوتیەوە بە قورگە بۆ ناو سیەکانی وردە ئێستا زمانی شلە بێتەوە چێتە دواوە لێرە پرخە دەست پێکە تەسکە بێتەوە باشە وەک وێ سۆندەیەکی ئاو بەدەستەوە بێ سۆندەکە و تەسک بێ ئاوەکە دڵنیەت بەس کە سۆندەکە و گەورە بێ ئاوەکە دڵنی نایەت باشە میکانیکی ئیشەکە کە لێرە زیاتر بەردەوام بوو هەناسەکەی ئەوەستێت سڵنی وەستا جوڵەیەک بە خۆیەکە ئەم دیۆدی وێگەکات یاخود خێزانەکەی دوو بۆکسی پیاکێشە باش نییە وازانەی خنکە نەخۆشەکە خەبەری بێتەوە و دەسەکاتەوە بە هەناسە و لەشی تۆ نەبێت ئەینیانەشتەڵا بخنکایە بەس باشە دەستت خۆش دکتۆرگیان بفەرموو ئەزیزان ئێستا مێکانیزمی پرخەتان بینی منیش شتێککە کە بەڕاستی بەلامەوە زۆر گرنگە لێرە باسیکەین ئەوەیە کە لێرە لە شاری پزیشکی فاروق بەشێکی تایبەتمان هەیە کە دەگمەنە ئەویش بەشی چەکەپ کلینیکی پشکنینی گشتی کەسێک ئەوێت پشکنێکی گشتی بۆ خەڵکە زۆر خەڵک زۆر هاونیشتیمانی داوایەکەن لێرە بەشێکی تایبەت بەوە هەیە کە ئەم پشکنینە گشتیانە ئەکەن من ئێستا ئەچمە ئەو بەشە بۆ ئەوەی لێرە جێتان دێڵم بزانین ئەو بەشە لەوێ چیەکەن خەریکی چین گرنگترین ئەو شتانە چین کە لەوێ ئەنجامی دەدەن لە بەشی چێکەپ کلینیک لەگەڵم. عزیزان ئێستا ئێمە لە چێکەپ کلینیکین کلینیکی پشکنینی گشتی ئەو پشکنیانەی کە لێرە دەکرێن کۆمەڵێک پشکنی تایبەتن ئەمە چێکەپ کلینیک ئەمە بەشی پێشوازی لە چێکەپ کلینیک لێرە کەسەکە ناوی خۆی تۆمارەکە ڕێجیستەرەکە ناوی خۆی دوای ئەوە کەسێک لەمان لەگەڵی ئەبێت لێرە کەسەکە پشوێک وەرەگرێت بۆ ساتێک بۆ ئەوەی بە دەروونێکی ئارامەوە بچێتە لای پزیشک اینجا دێتە ژووری ژمارەیەک ژووری ژمارەیەک وەکو ئەیبینن ئەمە ژمارەیەکە لە ژووری ژمارەیەک ئەچێتە ژوورەوە لێرە پزیشکەکە ئەیبینێت بەشی تایبەت هەیە بۆی بیپشکنێت پشکنینی سەریری یا پشکنینی کلینیکی پزیشکەکە خۆی ئەکات دوای ئەوە لە ژووری ژمارەیەک کە تەواو بوو ئەچێتە ژووری ژمارە دوو لە ژمارە دووش بە هەمان شێوە ژوورێکی تایبەت لێرە دیسان پزیشک ئەیبینێت بۆ ئەوەی لێرەش پشکنینێکی گشتی بۆ بکرێت لێرە جۆری پشکنینەکانی بۆ دیاری ئەکرێت بێگومان لەسەر حاڵەتی خۆی حاڵەتی کەسەکە و لەسەر داواکاری خۆشی ڕۆڵە بینێت اینجا ژووری ژمارە سێ دێت لە ژمارە سێ ئەزیزان هێڵکاری دڵ ئیکۆ هەروەها کێش و باڵا و ئەمانە ئەمەش شوێنی پشکنی نەخۆشەکەیە اینجا لێرەش ئەو شتانی کە پێویستە ئەو هێڵکاری و ئیکۆ ئەمانە کە پێویستەتی بۆ یەکرێت دوای دێتە ژووری ژمارە ژووری کۆتایی ژووری ژمارە 4 لێرەش پشکنینەکانی خوێنی بۆ ئەکرێت ئەمە پشکنینە گشتیەکانن ئێتر دوای ئەوە بێگومان لە ژووری ژمارە 4 تەواو بوو ئەمە بەشێکی گشتی بەشێکی زۆر لە پشکنەکانی بۆ کراوە ئەمەش دەبڵیستی بۆ کەسانی کە پێویستیان پێێتی اینجا کەسەکە دێت دائەنیشێت لێرە ئەمە شوێنی دانیشتنیێت یەکە لەو هاونیشتمانی کە دوای ئەوەی پشکنی کردووە لێرەیە کاتت باش چیت بۆ کرا لێرە و بۆچی هاتیتە بەشی ئەم بەشە وڵا بۆ پشکنینێکی عام هاتووم لە هەولێرەڕا پشکنینێکی زۆر باش و ڕێک پێچیان بۆ کردوم لێرە
بەڕاستی زۆریان لێ ڕازیمە و زۆر شتێکی زۆر باشیان بۆ کردووە. بە فارسیە ئەمە لە تارانم کردووە ئەو فاسا 15 ڕقم سرف کردووە هیچ استفادەم لێ نەکردووە. ئەوە چوویمە ئەستەمبول هەر بۆ ئەو نەخۆشی تقریبا 30 وەرەقێکم سرف کردووە 30 قسوور وەرەقم سرف کردو هیچ استفادەم لێ نەکردووە. ئێستا هاتووم ئێرە هەر ئەکسەر نەتیجەکەی نەخۆشەکەیان بۆ دۆزیمەتەوە و الحەمدولله ئیسفادەی لێ دەکەم. زۆر سپاس. ئەزیزان دوای ئەوە لێرە دوای ئەوەی کە کەسەکە چاوەڕێی وەرگرتنەوەی پشکینەکانی خۆیەکە دەرەنجامی پشکینەکانی ئیتر دەرەنجامەکەی وەرەگرێتەوە و بە پرۆسەی چارەسەرەکەدا ئەڕوات بەردەوام بێت لەوە بەڵام ئەچێت بۆ بەشەکانی دیکە. ئێستا ئەمە بەشی چێکەپ کلینیک بوو بێگومان من جێم هێشتون لە بەرنامە ئەگەڕێمەوە بۆ ناو بەرنامە لەگەڵم. هاتمەوە ئەزیزان ئەو چێکەپ کلینیکەی کە بینیتان ویستم پیشانتانی بم بۆ ئەوی زۆر گرنگە کە کەسێک بێوێت پشکنیەکی گشتی بۆ خۆی بکات داواکاری زۆری لەسەرە بزانن کە شتێکی وا هەیە لە کوردستان اینجا بەڕاستی بمبورن کە ویستم عملی بێت شتەکە لابردنی مایک و ئەوانە ڕەنگە تۆزێک ناشاز بێت بۆ شاشە بەڵام لەبەرەوەی ویستمان شتێکی واقعی و عملی پیشانی ئێوە بدەین. بەردەوام دەم لەگەڵتان دکتۆر بەختیار فایبرۆسکان باس کرد. فایبرۆسکان ئێستا چۆن بەکاردێت گرنگی فایبرۆسکان لە چیدایە؟ بەڵێ فایبرۆسکان ئەگەر وەکو پێناسێک باسی بکەین ئەتوانم بڵێم یەکێکە لە پێشکەوتوترین ئامێرەکان کە ئێستا بەکار دەهێنرێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی جگەر و بە تایبەتی لە نەخۆشەکانی ڤایرۆسی جگەر کە ئێستا نەخۆشێکی زۆر بڵاوە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە زۆرە نەکات لە وڵاتی ئێمە لە چاودەڕیشمان زۆرە ئەمە یەک دوو دەستنیشانکردنی نەخۆشەکانی جگەر بە بۆنەی بەهۆی خواردنەوەی مادێ کحولیەکانەوە و ئێمە خۆشمان وەکو خواردن بەڕاستی وەکو وڵاتانی ئەوروپا نین کە خواردنمان بەڕاستی زۆر باش نییە کە دەبێتە هۆی دروستبوونی چاوری لەسەر جگەر. ئەم ئامێرەیە زۆر بە ئاسانە هەر وەکو سۆنەرێکی ئاسایی ئەتوانین لەسەر نەخۆشەکە بەکاری بهێنین لە ماوەی 5 دقە بۆ 10 دقە تا دەستنیشانکردنی نەخۆشەکان پێدەدا. دەستخۆش. ئەزیزان خۆم چوومە لای دکتۆر بەختیار دوای ناوەبڕ پیشانتانی دەدەم کە ئەم فایبرۆسکانەی بۆ من ئەنجامدا و ڕیپۆرتەکەشی لای دوای ڕیپۆرتەکەش ئەخوێنینەوە ئیتر هەموو شتەکان ئاشکرا بێت بەڵام دوای ناوەبڕێکی ناوەبڕێکی کورت وەردەگرین لەگەڵمان بمێن. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بۆ ڕێکلامکردن لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندی بکەن بە کۆمپانیای سیدار ئێجەنسی بەم ژمارانەی خوارەوە 0750 833 44 33 0770 252 11 11. بەردەوامی لەگەڵتان ئەزیزان فایبرۆسکانەکە بۆ من کرا دکتۆر بەختیار بۆی کردم دکتۆر پرۆسەکە باس بکە ئەمە بۆچی بەکاری بێنین ئەگەر چی لە دەستنیشانکردنیشدا زۆر ورد و سەرکەوتووە بەڵام چی ئیسفادێکی دیکەیت شۆدێکی دیکەی هەیە کە نەخۆشێک پێویستکە فایبرۆسکان بەکاربێنێت؟ بەڵێ وەک ئاماژەم پێکرد فایبرۆسکان زۆر ئاسانە وەک سۆنەرێکی ئاسایی توانین بەکاری بێنین. ئەمە یەک دوو فایبرۆسکان کە
جێگرەوەی وەرگرتنی پارچەیە لە جگەر، یعنی بۆ نمونە نەخۆشیە بۆ لای ئێمە بۆ نەخۆشەکانی جگەر، هەنێ نەخۆشەی بە تایبەتی ڤایرۆسی جگەر ئەبێت بە نەخۆشەکە بڵێ ئایا پێویستی بە عیلاج یان پێویستی بە عیلاج نییە. هەنێ نەخۆشەیە لەو کاتانی کە پێویستی بە عیلاج هەیە ناتوانین بەتاڵی دەستنیشانی بکەین، ئەبێ پارچەی لە جگەر وەرگرین. ئەم ئامێرە لە جیاتی پارچە لە جگەر وەربگری ئەتوانین بە ئاسانی بۆ بکەین و لە ماوەی 5 دقیقە بۆ 10 دقیقە ئەزانین ئەو نەخۆشە دەرەجەی وشکبوونەوەی جگەری چەندێکە. باشە ئەزیزان، ئەو ئینسێرتانە ئێستا دەیانبینن ئەم دیمەنانە، ئەو دیمەنانن کە من لە کلینیکەی دکتۆر بەختیار لە نێو شاری پزیشکی فاروق فایبرۆسکانەکەی بۆ کردم. ئەم دیمەنانەی ئێستا دەیانبینن دیمەنەکانی ئەنجامدانی فایبرۆسکانەکەن لە ماوەی کەمتر لە 5 خولەکدا پرۆسەکە تەواو بوو. دوای ئەوە ئەم پرۆسەیە بێگومان وەکو سۆنەر وایە، وەکو دەیبینن وەکو سۆنەر وایە، جێڵی دانا دکتۆر بەختیار شوێنەکەی دەستنیشان کرد. دکتۆر بەختیار ئەو پرۆسەیەم بۆ باس کە ئێستا ئینسێرتەکان دەڕوات، دیاریکردنی شوێنەکە لەسەر سکی نەخۆش، لەسەر سک و سنگی نەخۆش و ئەو شوێنەی کە جگەری لێیە. اینجا ئەمە تا چەند دەورە بینێت پرۆسەکە بە وردی شارەزایی پزیشکەکە تا چەند دەورە بینێت؟ بەدڵنیاییەوە شارەزایی پزیشکەکە دەورە بینێ بەڕاستی خۆی ئاسانە. ئەمە ئەتوانم بڵێم هەنێجار هەیە ئەتوانێت ستافیش بەکاری بهێنێ، بەڵام ئەبێت تۆ ئەو فایبرۆسکانەی کە بەکارێنی لەگەڵ فحوسەتەکانی کە مقارنەیان بکەی بزانی ئایا چەند لە یەکەوە نزیکن. ئەوەی بۆ منت کرد باسی بکە یەکەم جار جێڵەکە دوای ئەوە ئاسانە. یەکەم جار نەخۆشەکە لەسەر پشپاڵەخەی ئەبێت دەستی ڕاستی بخاتە ژێر سەری. باشە و من دەستنیشانی ئەو شوێنە ئەەکەم کە فایبرۆسکانەکەی بۆ بەکارێن، چونکە بە تایبەتی من ئەبێت لە بینی پەراسۆکان ئابێ شوێنێک هەڵبژێرم کە بە ئاسانی بتوانم بچم شەپۆلەکان بنێرم بۆ جگەر و بە ئاسانی بتوانم ئەنجامم باتێ بەڕاستی کە شوێنەکەم دەستنیشان کرد. دەجار لەسەر یەک شەپۆلەکان ئەنێرم، ئەو دەجارە هەمووی کۆ ئەکاتەوە، ئەو کاتە یەکسەر ئەنجامێکی زۆر خێرام دەداتێ کە بزانم ئایا جگەر ئاساییە یام نائاساییە. ئەمە یەک. و ئەگەر نائاساییە لە چه دەرەجەیەکایە؟ ئایا دەرەجەی یەکە، دەرەجەی سێ؟ مەبەستم لە نائاسایی چییە لەم فایبرۆسکانە؟ ئەوەیە ئایا جگەر چەندێک وشکبوونەوە دروست بووە؟ خۆتان ئەزان جگەری ئاسایی زۆر ئیلاسیسیتی هەیە. لەوەی من کە ئێستا بینەرانی نۆڕین بیسەرانی ڕووداونیان بینی، بەڵام بینەرانی نۆڕین بینیان، لەوەی من کە لە ڕیپۆرتەکەدا بوون تۆ بە دوای چیا دەگەڕایت لە نێو ڕیپۆرتەکەدا بۆی لە چ نەخۆشیەک چێ ترسای؟ من بۆ جەنابەت ئەزانی جەنابەت شکر هیچ نەخۆشێکت نییە، باز من بزانم ئیشی جگەرت چۆنە و ئایا شەوری لەسەر جگەرت هەیەم نییە. لەخوا بەزابێ بۆ جەنابەت زۆر ئاسایی. ڕیپۆرتەکە بشاندەی هەر لە شوێنی خۆت ڕیپۆرتەکە لە ماوەی 5 دقیقە بۆ 10 دقیقە هەموو دەستنیشانی نەخۆشیەکەکەین. و حەزەکەم ئەمە ئاماژەیەک پێ بم لێرە بەڕاستی گرنگی ئەم ئامێرە چییە؟ من لە جیاتی ئەوەی بڕۆم ئەمە جێگرەوەی چییە؟ حەزەکەم ئەمە خەڵک بیزانێ، ئەم نەخۆش بزانێ، خەڵک بینەرانی خۆشەویست بیزانن. ئەوەیە کە ئەمە لە جیاتی ئەوەی من بە سرنجێک بچمە ناو جگەرەوە، دەبان ئەبێ بەنجی بۆ بکەم، بچم پارچەی لە جگەر وەرگرم. خۆتان نەزان ئەبێ ئەو نەخۆشە بەلانی کەمەوە 5 ساعت 6 ساعت لە شەر جێگا پاڵکەوە نابێ هەسێتەوە و هەنێجار هەیە سەهۆڵ بەکارێن بۆ شوێنی ئەو پارچەی کە لە جگەرمان وەرگرتووە. ئەمە جێگرەوەی ئەوەیە. پێویست ناکە بە هیچ شوێک بچینی ناو جگەرەوە دەرزی بەکاربێنین لە ماوەی 5 دقیقە بۆ 10 دقیقە. من ئەم ڕیپۆرتی خۆم بینم هەر لێەوە ئەو شتانی کە لە ڕیپۆرتەکە دەرچوون گرنگترینیان دوو سێشتم پێ بڵێ بۆ ئەمەی کە گرنگیان ئەوەیە کە جەنابەت بەنسبەت ئیشی جگەرەوە 4 کە 4 کیلۆ پاسکاڵی پێڵن کە بۆ ئەو شەپۆلانە. ئەمە باشە خراپە، زۆر باشە. و ئەوی کەشیان 264 دسیبڵە بۆ هەر مەترێک دەبعان بۆ هەر مترێک و ئەوی زۆر ئاسایی چۆری جگەریشت نییە و زۆر باشە. ئەمە زۆر سپاس. ئەمە 4ەکە بەڵێ ئەمەش بۆ چۆری جگەرەکە 264ەکە بۆ چۆری جگەرەکە. خۆی چەندە نۆرمەڵ ڕێنجی؟ نۆرمەڵ ڕێنج بەنسبەت نۆرمەڵ ڕێنج ئەو کاتە بەڵێ بەپی نەخۆشەکە دیاریەکەین. بەڵێ ئێستا تا تقریبان تا 5 تا 7 ئەتوانێت ئمە بڵێ بە نۆرمەڵ دانێ. ئەمە مەگزیمەمی بۆ چۆری جگەر هەتا 400 کە چوە 400 ئەو ئەخیدانی وەزان باشە، زۆر باشە، دەست خۆش. زۆر سپاس ئەزیزان. ئەوە ئەو ریپۆرتەیە کە لەمای کووردا
وەری دەگریتەوە ئەگەر بەو ڕێگە کۆنە بواە کە پێشتر ئەکرا پارچێک بێگومان ئەوە کوونەکرێ پارچێک لە جگەر وەرەگیرێ وەکو نەشتەرگەریەکی بچووک وایە کەسەکە ئەبێ بمێنێتەوە لەسەر جێگا اینجا هەموو ئەو شتانەیشی کە دوای نەشتەرگەری ڕەنگە ڕووبدەن بەڵامە بە شێوەیەکی ئاسایی بەبانی 5 دقیقە ئەنجامماندا. دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە یەکێکی دیکە لەو بەشانی لێرە هەیە بەشی چارەسەرکردنی جگەرەکێشانە ئەنتی سمۆکین. هەر کەسێک کە جگەرەکێشە بە پرۆسەیەکی چارەسەری درێژخایەن و ورد و چڕە تێدەپەڕێت بۆی دوجار لە جگەرەکێشانەکە نەجاتی بێت. هاوکارم لیزان ئەمین نیوسفیشەرێکی جوانی بۆ ئامادەکردووی لەسەر ئەم بەشەی شاری پزیشکی فاروق بەیەکەوە دەبینین. بەشێکی تایبەت لە شاری پزیشکی فاروق کرایەوە کە دەیەوێت یارمەتی کەسانی جگەرەکێش بدات لەو خۆ ناتەندروستانە دوور بکەونەوە. دامەزرێنەرانی بەشەکەش دەڵێن وەک تیمێکی هاوبەش کار دەکەن بۆ یارمەتیدانی هەر کەسێک کە بڕیار و پلانی وازهێنان لە جگەرەکێشانی هەبێت. تیمەکە پێکاتووە لە پزیشکێکی دەرمانسازی وەکو من، پەرستاری شارەزا و هەروەها کەسانی ڕاهێنرا و لەلایەن سەنتەری نیشتیمانی بریتانی تایبەت بە وازهێنان لە جگەرەکێشان. من لە ئەزمموی خۆمەوە لە بەریتانیا هەروەک ئامارەکانیش سەلماندویانە چانسی وازهێنان لە جگەرەکێشان 4 هێندە زیاد دەکات ئەگەر ئێمە یاریدەی کەسەکە بدەین و بەڕێکوپێکیش سوود لە دەرمانەکان وەربگرێت کە بێ کاتون لە لەزگە و بنێشت و نقوڵی نیکۆتین. کلینیکەکە لە چەندین بەش و قۆناغ پێک هاتووە کە هەر کەسێک سەردانی دەکات دەبێت بەو بەش و قۆناغانەدا تێپەڕێ تاوەکو لە ماوەیەکی دیاریکراودا بتوانێت واز لە جگەرەکێشان بێنێت و بەوەش لەگەڵ تێپەڕبوونی کات لە زیانەکانی جگەرەکێشان ڕزگاری ببێت. بەشی برۆنکۆسکۆپیمان هەیە لێرە نازۆر ئەکرێ ئەو کەسانی کە پێویستیان بە نازۆری بۆری هەوا هەیە دکتۆر ڕەنج هەڵ ئەسێ بەکردنی نازۆر کە لە بووی ئەکرێت و پشکنینی تەواتی بۆ ئەکرێ بۆ دیاری ئەکرێ و دوای پاشان ئەینێرێ مەسحی لێوەرەگرێت و ئەینێرێت بۆ تاقیگا لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئەتوانین ڕێژەی جگەرەکێشان لە جەستی کەسەکە دیاری بکردن چەندێکە جگەرە چ ئارتێکی جگەرەکێشان لە لەشیەتی ینی ئایا کەمە زۆرە یا زیاد لە حەد جگەرەی کێشاوە ئێمە یارمەتی ئەو کەسانە ئەین کە ئەیانوێ جگەرش بوەستێنن. جگەرەکێشان هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی سی و دڵ و بۆرەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە لە کەسی جگەرەکێش و کەسانی دەوروبەری. بۆیە پزیشکان و پەیوەندیدارانی تەندروستی داوای جێبەجێکردنی ڕێشێنی جیاواز دەکەن بۆ دوورخستنەوەی خەڵکی لە جگەرەکێشان. وازهێنان لە جگەرەکێشان تەنیا بڕیار نییە بەڵکو پلانیشی دەوێت. ئەوەی چانسی سەرکەوتنی پلانەکە زیاد دەکا هاریکاری پزیشکان و پسپۆڕانی تەندروستیە بۆ ئەو کەسەی بڕیارە پلانەکەی هەیە. لیزانەمین ڕوودا و سلێمانی. بەردەوامی لەگەڵتان ئەزیزان ئێستا چارەسەری ئەو حاڵەتانەی کە دکتۆرە باسیکن بفەرمو دکتۆرە چارەسەری ئەوانەمانەوە باسکە کەسێک کە تووشی نزیکبینی یان دووربینی یا وردبینی یا هەموو شتانی کەسێک تووشی ئەو کێشانە بۆ دکتۆرە بۆ ماباسەکە چۆن چارەسەر دەکرێت فەرمو دکتۆرە. چارەسەرەکەی زۆر ئاسانە بەسە بێ زوو پێی بزانین بە تایبەتی لە مناڵە ئەو مشکلەیەمان هەیە لەگەڵ مناڵە ینی وەختێکیە دایک و باوکەکە هەستی پێ ناکە مناڵ هەیە مەسەلەن ئەڵێ ینی هەستی پێ ناکە چوار لە ماڵەوە بووە نازانێ ئەم مناڵە چاوی کزە لەبەرەوە وەختێکیان درەنگە تۆزێ زەحمەتە ئەوسا چارەسەرکردنی عینێکیشی بۆکەی باشە بێ بەس هەر ڕوون نابێتەوە بەو دەرەجەی کە تۆ ئەتەوێ. دوو مناڵ هەیە ینی من نەخۆشم هەبوو مەسەلەن دایکەکەی ناوێتی فەحسمان کردووە چاوی کز بووە دوایی کە هاتوۆتەوە بە مراجعە زانی حتا لە مەکتەبیش فەرقی کرد مناڵەکەم دەرەجاتی بەرز بووە تو مەسەن نەیەبینی ینی لە سنفا بۆردەکەی نەبینی و بەس هەستی بەخۆی نەکردو مناڵە نازانێت چاوی زایکە. بەرحاڵ یەکەم چارەسەرکردنی وەکو پێمتی ئاسانە مهمترینیان عینەکە کە باشترین و سەلامەتترین چارەسەرە بەڕاستی بۆ هەرسێکی نزیکبینیش و بۆ دووربینیش و بۆ ستیگماتیزم. ئەوەی حەزی لە عینەک نییە بچۆرەوە سەر سلایدەکەی تر باشە ئەوەی حەزی لە عینەک نییە توانێ عەدەساتی لاسق بەکاربێنێ نازانم ئەگەر دیار بێ لە بەرهینەکە ئەمە عەدەسەی لاسقەمیش ئاسانە ئەنواعی هەیە توانی داینێ مەسەلەن لە ڕۆژانە هەیە فڕێ ئەیەی نەوعی تر هەیە دای ئەنەیت و بە شەولایە بێ نەوعی تر هەیە ئەتوانی بۆ ماوەی مانگێکیش ئەمێنێتەوە لەگەڵە فترەیەک ئەوەش حەلێکە تر بۆ ئەوانەی ئەیانەوێت طبعاً ئەمە
بۆ تۆزێ گەورەتر بۆ ینی ئەمری مناڵ لەوانەیە زەحمەت بێ مۆزۆی عەدەساتی لاسە. دوای ئەوە حەلی سێهەممان بڵێن نەشتەرگەریە لەیزەر. ئەمەش طبعاً ئەیجێکی معین هین تەمەنێکی معینی هەیە نابێت لە مناڵە ناتوانین بیکەین ئەبێ هیچ نەبێت لە 18 19 20 لەوانە تێپەڕێ و سابت بێ دەرەجەی کورتبینیەکەی یان بڵین کزیەکەی چاوی اینجا ئەتوانین لەیزەری بۆ بکەین. لەیزەرەکەش خۆی دوو نەوعی ئەساسیە کە ئەیکەین یان لەیسکە یان PRK کە ینی خەڵک پێڵە لەیزەر بەنەوەیەکتر PRK ئەوە جیاوازەکەی لە نەوعی نەشتەرگەریەکایە. ئەوەی جیاوازە طبعاً ئەوە خۆمان قەرارێن بۆ ئەو نەخۆشە ئەوە بکەین یان ئەوە نەکەین بە هۆی ینی بە پێی ئەستوری قەرەنی چاوی بە پێی دەرەجەکانی کە دێنە سەر وردەکارێکە. ئەمە یەکێکی دیکە لە ئەمە بۆ ئەو کەسانی کە دەرەجاتی زۆر زۆریان هەیە. طبعاً لەیزەر شەرت نییە بۆ هەموو کەسێک ببێت. ینی بازێ نەخۆشە هەیە گلێنەی چاویان زۆر تەنکە دەرەجاتی زۆر زۆریان سەر وردەکاری. ئەمە زۆرێکی دیکە دەست خۆش بێ. ئەمە چارەسەریەکان؟ بەڵێ ئەمە چارەسەری تر ئەمە زەرعی عادەسەیە بۆ ناو چاو. ئەمە ئەمێنە مانەوە شتەکانی ئێستا دوای ناو باسکەین. دەستت خۆش بێ. ئەزیزان هەر لەگەڵ دکتۆرەمەینەوە بەڵام دوای ناوبڕ وردەکاری جیاوازی نێوان چارەسەرەکان بە تایبەت لەیزیک کە هاونیشتمانیان زۆر پرسیاریان هەیە لەسەری دەیانەوێت بزانن کە ئەم وردەکاریانە چین کە ئەبێت لێی بترسن لە لەیزیکا بەڵام دوای ئەم ناوبڕە لەگەڵمان بمێنەوە. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بۆ ڕێکلامکردن لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندی بکەن بە کۆمپانیای سیدار ئێجانسی بەم ژمارانەی خوارەوە 0750 833 44 33 0770 252 11 11. ئەزیزان بەدەوامی لەگەڵتان ئێستا پرخە هەناسە تەنگی لە کاتی خەودا لەگەڵ دکتۆر ڕەنج بزانین نیشانەکانی چین و ئەوان چۆن دەست نیشانی دەکەن. دکتۆر بفەرموو چ نیشانەیەکی باوی پرخە هەیە کە دەبێت هاونیشتمانی بیزانێت جگە لەو پرخە دەنگە ناخۆشە. خۆیوەکو لە بیدایەتەوە تەم پرخە لەوانەیە نەخۆشی بێت. شەر نییە هەر پرخەی ئەتیادی مشکلە نییە بەس کە پرخەکەەوە نەقوڵ بێتەوە بێ بە نەخۆشیەک نیشانەی لەگەڵایە. لەبەرەوەی کە وەکو ڕسمەکەی کە پیشانمانە بەهۆی پرخەکەەوە ئەو کەسە ناگاتە خەوی قوڵ. ئێمە خەو لە 4 ستێپ پێکاتوە 1 2 3 4 چوارەمیان ئەو خەوە قوڵەیە ئەو بەشەیە لە خەوە کە ئێمە لەشمانی سراحەتەکاتیایە بۆی بزانین نیشانەکانی لە چێواتەوەی بزانین خەو چۆن پێکاتوە. ئەو بەشە تقریبان 4 سعاتێکە لە خەوە کە لەش هەمووی بە تەواتی سراحەتەکە ئەو کەسە وەکو مردووی لێت مێشکی سراحەتەکە دڵی سراحەتەکە لەویا تێرخەوە بیت لەویا تۆ خەوە بینیت. باش لەبەرەوەی پرخە ئەەکەیت و هەناسەت ئەگیرێت و زوزوو خەبەرتە بێتەوە کە وەکو لە فلیمەکە پیشانمانە تۆ ناگەیتە خەوە قوڵەکە کە نەگەیشتە خەوە قوڵەکە تۆ بەیانی هەڵەسیت تێرخەو نیت. واتە یەکێ لە نیشانە گەورەکانی خەواڵوبوونە. بەیانیان هەڵەسی دەمە زۆر وشکە زۆر جار سەرت یەشێت خەواڵوویت خەواڵووی سێرەکی لەو پرسیارانەی کە هەیەی لە تەشخیصی نەخۆشیەکە ئێمە سکێڵێکمانەیە پێوتە ئێپۆرت سکێڵ چەند پرسیارێکی تایەت ئەو کەسە چەند خەواڵوە بێت کە خۆی سیارە لێ خوڕێ. زۆر نەخۆشە بۆڵە من لە پشت سوکانەکەەوە کە دانیشتم خەوم باتەوە تەسجیلەکە داگرسێنم دڵنەکەی بەرزەکەمەوە بۆی خۆم لێ نەکەوێ یا خۆم گۆرانیاڵم بۆ خۆم بۆی خۆم لێ نەکەوێ. دانیشتن لە شوێنێکی گشتیە چەند خەواڵوە بیت دەرەجەی هەیە 1 2 3
و هەروەها لە تۆ محازەرەیە بڵیتەوە بۆ خەڵک یاخود حەزکردن لە خەو دوای نانی نیوەڕۆ ئەمانە هەمووی نیشانەیە کە تۆ خەواڵویت سەریە شەو کوتم گۆڕینی میزاج عەسەبی بوون زوو عەسەبی بیت و ئەم شتانە باشە ئەمانە نیشانەکانین کەسێک ئەم نیشانانەی هەیە و هاتە لای دکتۆر ڕەنج ئەوێ بۆی تەشخیصکەی بۆی دەست نیشانەکەم نەخۆش هەیە چۆن دەست نیشانەکەی بەڵێ نەخۆشەکەیەت تەوانیمە تیممان هەیە لە بینی ئێمە و لە بینی دکتۆری قورگ و لوتایە نەخۆشەکەیە بۆ پرخە یاخود نەخۆشەکە ئەنێرێت لەبەرەوەی زەختێکی هەیە کە نازانین بۆ زەختی هەیە شەکرەی هەیە کە سەبەبەکەیمان نەزانیوە یەکێ لە پرسیارەکانەوە بۆ پرخەیە ئەڵێ بەڵێ پرخەم هەیە تۆ بێ فەحسێکی بۆ بکەی ئێمە سلیپ ستەدیەکی بۆکەین شەوێک ئەنوێت ئەو نەخۆشە فەحسی بۆکەین بە چەند ئامێرێکمان هەیە کەەوە ئانیمێرانە خۆشببختانە لای ئێمە هەیە لە شاری پزیشکی فاروق بۆ یەکەم جا لە کوردستان ئەزیزان ئێستا ئەو ئینسەرتان ئەو دیمەانەی کە ئێستا دەبین ئەوانن کە لە ژووری خەوتنی نەخۆش ئەو نەخۆشانەی کە پرخە و هەناستنگان هەیە لە کاتی خەودا دکتۆر ڕەنج کە قسە دەکات ئێوە دیمەنەکان دەبینن ئەمانە ئەو ئامێر و ئەو دیڤایسە تایبەتە پزیشکان کە لەوێ بەکارێن دکتۆر ڕەنج فەرموو بەڵێ طبعاً ئێمە مختبەرێکمان هەیە پێوتێ مختبەری خەو لێرانە بە دوو شێوەیە ئەمەتوانین فەحسی نەخۆشەکان بکەین بەشێ لە نەخۆشەکان ئەتوانین بە شێوەیەکی ئاسانتر فەحسەکەی بۆ بکەین تەختیتی خەوی بۆ بکەین کە نەخۆشەکە ئەنوێت جیازێکی لێ ئەبەستین هەیە ئەتوانین لە ماڵەوە بیکا و فەحسە هەیە ئەبێ لە ناو خەستەخانەکەی بیکە لەو مختبەرەیە کە ڕسمەکانی دەرەکەوێت بە چەند شێوەیە ئێمە فەحسیەکەین ئێمە لە هەمووی ئاسانترەوەیە کە جیازێکی پچکۆلانەیە وەکو مۆبایلێکە ئەتوانێت بیبەستێت لە سەنی خۆی و نەخۆشە دوو پشتێنە بەسترەیە یەکیان حرەکەی سەنی پیشانەیە یەکیان حرەکەی سکی پیشانەیە ئەمەی پەلسۆکسیمەتەرەکەی بۆ دانی لەسەر پەنجەی بزانین نەبزی چەنە و ئۆکسجین چەنە لە لەشیە و هەروەها کانیولەیەکی بچکۆلانەی ئۆکسجینە کاتە لوتیەوە بزانین پرخەکانی چەنە جیازەکە داگەرسێنین نەخۆشەکە ئەنوێت ئیتر لە ماڵەوە بنوێت یاخود لە خەستەخانە بنوێت ئەوە پزیشکەکە بڕیارەیە دەرەجەی فەحسەکە چۆنە بێ بەیانی کە هاتەوە نەخۆشەکە ئێمە جیازەکەی لێەکەینەوە ئەیکەینە کۆمپیوتەرەکەەوە ریپۆرتەکەمانەیەتە ریپۆرتێکی زۆر تەفسیلمانەیەتەیە ئەزانینم نەخۆشە چەند جار هەناسەی یاوە چەند جار پرخەی کردووە چەند جار هەناسەی گیراوە لە خەوە ئۆکسجین کەمترین شت گەیشتۆتە چەند لە لەشیە مەکسیمەم چەند بووە ئەڤەرێکی معادلی چەند بووە و هەروەها نەبزی دڵیشی مەکزیمەمی چەند بووە کەمی چەند بووە ئەمانە هەمووی پیشانمانەیە اینجا دەرەجەی پرخەکەیمان پیشانەکان پرخێ لە پرخە خراپەکانە یا لە پرخەکانە کە ئاعتیادیە و بەزەوەیە خەڵکی زعاج دەست خۆش بێ دێنە چارەسەری بەڵام بچۆ لای هاوکاران و کارمەندان و هاو نیشتمانیان لێرە لە سلێمانی ئێوەش بەخێر بێن فەرموو گەڵگەڵم بەژادەوە فەرموو دکتۆر من دوو پرسیارم هەیە بۆ دکتۆرە یەکێکیان ئایا من کاتێکە زۆر ئەخوێنمەوە لە کۆمپیوتەر هەستەکەم ئەمانە ماندووە بێ نازانمەوە علاقەی بە چاومەوە هەیە پرسیاری دووەمیشمەوەیە چی بکەم بۆ چارەسەرکردنی دەست خۆش زۆر باشە کەسێکە فەرموو بەخێرهاتنی دکتۆرەکەم دکتۆر وەڵام من بەس ئەتوانی هەڵسیتەوە بەس بۆی دەرچیت لە کار بەخێرهاتنی دکتۆرەکەم دکتۆر وەڵای من پرخەیەکی یەکجار ئیزعاجم هەیە بەشەوە ئەو کاتانەیە کە بە ڕۆژ سیارە لێ خوڕم زۆری لاکەوم شەوان کە خەوم ئیتر دەقەی یەکەم بە دواوە ئیتر پرخەکەم تەواو ئیزعاج مەکا ماڵەوە خەبەر مەکاتەوە دوای چارەشیکە دیسان وام لێتەوە جاران وانە بووم فترێک لەمە پێش بەس ئێستا بە ڕۆژیش کە نیوەڕان ئەو نییە تۆزێکە خەوی ئیسراحەتەکەی هەر 5 دقەی یەکەم خەوم لێکەوت دیسانەوە پرخەکەم تەواو بێزار ئەوە گەشتۆتە ئەوەی کە لە ماڵەوە کاتت بۆ بێت کاتی زەرد و سووری ئەمانە وەڵڵاهی خەبەرکردنەوەکەی وتر ئەو جوڵێنێت و پشتێکە لاوا لە ژێر سەرتوەر ئەوانەیە چار نیە دەسەڵات نیە دەستت خۆش بەستر ئەوەیە نازانم عەسەبیشم بەڕاستی لە ئیشێک فریانەکەوم بڵێن لەبەرەوەی شۆفێریەکەم ئیتر عەسەبیە بم بێتاقەتە بم زیاتر و شەوانەوەم لێت دەست خۆش کەسێکە لەگەڵمان بەشدار ناوێت فەرموو سیاری بۆ دکتۆر ڕەنج ئەگەر بکرێ هۆکاری باویشکمان بۆ ڕوون کردوێت چۆن دروستە بێ ینی هۆکارەکەی چییە؟ باوێش؟ بەڵێ دەست خۆش زۆر سپاس دەستان خۆش جارێ وەڵامی پرسیارەکان نادەینەوە دکتۆر بەختیار
خەڵک ئێستا لەوە ترسێت کە و فایبرۆسکانەی تۆ ئیکەیت نرخێکی زۆری هەبێت بەتابەت کە لە FMCە و خەڵک وازانیت FMC نرخەکانی زۆرە خەڵک لەوە بترسێت کە ئەم فایبرۆسکانە کە دێتە ئێرەوە ئیکا بەتابەت ئەوانە کە پێویستیان پێوێتی لەوە بترسن کە هاتن پارێکی زۆر لەگەڵ خۆیان بهێنن نەخێر بەڕاستی وانە خۆی ئەتوانم بڵێم نرخی ئەو فایبرۆسکانەی کە لێرە ئەکرێ زۆر هەرزانترەوەی کە لە دەروی وڵاتەکرێ بۆ نمونە من نمونەیەکە هێنمەوە وەک ئاماژەم پێکە تەبەن ئەم فایبرۆسکانە جێگرەوەی ئەوەی کە ئێمە پارچی لە جگەر وەربگرین زۆربەی ئەو نەخۆشانەی کە ئێمە پیان ئەڵێن هەنێ جار هەیە پێویستەکە پارچە لە جگەر وەربگرین قبوڵ ناکە ئەڵێ ناوێرم ئەترسم هەنێ جاری شوێ خۆی مضاعفاتیە من ئێمە زۆربەی کات نەخۆشمان ناردۆ بۆ ئێران تەبعاً بۆ تاران دکتۆرێکی لەوێ ئەم فایبرۆسکانی کە ئێمە ئێستا لە شاری پزیشکی فارۆقیکەین لە تارانی کە دکتۆرێک ینی ئەگەر کەسێک بچێ بۆ تاران ینی ئەبێت هیچ نەبێ یەک دوو مرافقی لەگەڵا بێ لە ئوتێل بمێنێتەوە تا دکتۆرەکە ئەبینێ بە هیچ نەبێ ئەتوانم بەلایانی کەمەوە هەتایەتەوە 1000 دلاری تێبچێ بەس لێرە نرخێکی زۆر گونجاویە ئەتوانم بڵێم نزیکەی 185 بۆ 200,000 نارە ئەوە هەموو نرخی فایبرۆسکانەکەی دەست خۆش دکتۆرە لەسەر جۆرەکانی چارەسەری بەتایبەت ئەوەی کە نەشتەرگەریەکە لەیزیک ئەمە چییە؟ خەڵکی زۆرە ترسێ لەوەی ئەڵێ لە چ تەمەنەی بەکاری بێنم ئەڵێ ئەگەر بەکاری بێنم جارەیەک ڕەنگە دوایی دیسان بۆم گەڕێتەوە و کاتی دیسان ناتوانم بەکاری بێنم ئەم گومان و ترسانی خەڵکی چۆنە ڕەوێنیتەوە لەم چارەسەریە خۆی زۆر کەس ئەو پرسیارەمان لێکە پێش هەموو شتێک ینی حەزەکەم خەڵک بزانێ هەر سێ چارەسەرەکە یەک نەتیجەی هەیە یعنی ئەوە نییە بڵێ وەڵا عینەکەکە بڵێم نەشتەرگەریەکە لە عینەکەکە باشترە نە عینەک و عەدەسەکان و نەشتەرگەریەکە هەموو یەک نەتیجەی هەیە کە بینینەکە و ڕوونەکاتەوە ئەمێنێتەوە سەرەوەی هەیە حەزی لە عینەک نییە یعنی من برادێکمان مەسەلەن عینەکی بەکارهێنا ساڵانێکی زۆر پێی بوو ئەیوو تااقەتم چۆ هەموو ژیانم من لە ناو چوارچێوەیەکە سێری دنیاکەم بەوە زۆر ئیزعاجم هەی ئیکێکی ترە بۆی من تازە ئەم عینەکە چەند ساڵە لەگەڵ مایە بۆ بە بەشێکی شخصێتی خۆم پێم خۆشە ئەو عینەکەم نەچاوە بێ هەیە ئیتر ئەوێ لایبات باشە بە عەدەسەکە مەسەلەن پێی خۆشە عەدەسە بەکارێنێ هەیە حەزی لێنێ عەدەسەکەش تۆزێ مەشاکیلی ئەوەی هەیە بێ پاکوتەمیزیەکەی ڕاگریت و ئەمانە لەیزیکەکە ئەگەر کەسێک لەیزیک بکە لە چ تەمەنێک ئەیکە یعنی خۆی بەپێی کورتبین بێ و یان دووربین بێ فەرقەکات لەگەڵ بەعام لە پێمان خۆشە لە دوای 19 ساڵەوە بکرێت بۆ 20 تا چەند ئەمری بۆ نییە باشە دوایی ناگەڕێتەوە بۆی هەمان کێشە دوای چەند ساڵێک جاران پێشتر ینی لێزیک دەمێککرێت لە ساڵی نەوەکانەوە ئەکرێ ئەو سات بڵێن ئەو ئامێرانی کە پێی دروستەکرا وەکو ئیستا متەتەور نەبوو ساڵ بە ساڵ ینی ئەمانە هینی لەسەرکرێت ینی دراساتی لەسەرکرێ شتی لەسەرکرێت جیهازە کۆنەکان هەی بوو ئەو مشکلە ینی ئەمەلیاتەکەی کرد نەخۆشەکە سیرێکە دوای چەند ساڵێت دەرەجاتێکی کەم ینی وەکو جارانی لێ ناهاتەوە بەڵام دەرەجاتێکی کەمی بۆ ئەگەڕایەوە ئەم جیهازە تازانی کە ئیستا هەیە و ئێمە جیهازێکی تازە و ینی متەتەوەرمان کڕیوە ئەو مشکلەی نییە ینی یەکێ لەو مشکلانەی کە جاران هەبوو نەیماوە لەم جیهازە تازانەیە زۆر باشە دیسان لە نرخ نەترسین زۆر باشە دکتۆر ڕەنج چارەسەری پرخە تێکەڵی کە لەگەڵ ئەو باوێشک و پرخەی ئەو هاوڕێمان کە پرخەی زۆری هەیە و جاروبار کارتی زەرد و سوور وەرەگرێتن سەری سووری وەرنەگرێتە جارێ بفەرموو لەسەر ڤیدیۆکە چارەسەرکە باسەکەین تا تۆ دێت ئێرە ماندووبوون لە کاتی خوێندنەوە دکتۆرە ماندووبوون لە کاتی خوێندنەوە تەسەورەکەم مۆزوعی هین بێت چونکە ئەوانەی کە چاویان تۆزێکزە مشکلەکەیان چێکە شتەکەی خوێنێتەوە زۆر تەرکیزەکە ئەو تەرکیزە بۆ چەند سەعاتێکی دوور جوای لێکات تووشی سەرێشەیەەکە زۆر باشە فەرموو دکتۆر بەڵێ چارەسەری پرخە وەکو وتم بە تیمێکەکرێت ئێمە کە فەحسەکەمان کرد دوای کە زانیمانەوە کەسە پرخەی هەیە لەسەر دەرەجەی پرخەکەی زۆر جا پرسیارەکەین لە دکتۆری قورگولوت ئەڵین زەحمەنەوە فەحسێکی نەخۆشەکە بکە هیچ شتێکی تایە کە تۆ بە چەقۆ بە عملیات ئەم نەخۆشە مەسەن لوت خواریەکە گۆشتێکی زیایە لەوزەتێنێکی گەورەیە کە بتوانین یاخۆ مەڵاشوویەکی تەسکە ئەگەر نە چارەسەرەکەی گەڕێتەوە لای ئێمە کە ئێستا لە هەموو دنیاشە ئیڤیدنس سپیس ئەوە بەکاریە جیهازێکی تایبەتیە نەخۆشەکە ئەی کڕێ لەگەڵ خۆی بات لە ماڵەوە هەموو شێوە بەکارێنە
داێنێت ئەم جیازە بەم شێوەیە ماسکێکە یاختا بەس ماسکە بۆ لوت یاخودەوەتە بۆ دەم و لوت ئەگرێت هەمووی ئەمە ئۆکسسیژین نایە ئەمە بەس میکانیکە بەس پرێژەرێ بەس هەوایەک ئەیات وا ئەکا کە ئەو زمانی کە پیشانماننا ئەوسە لە فیلمەکەی ترە نایەتە خوارەوە نایڵێ بێتە خوارەوە ئەم هەواکە نەخۆشەکە لە خۆی بەستۆ پێوەی ئەنوێ هەوایەکی پاک وەرەگرێت نایەڵێ پرخەی بمێنێت نەخۆشێکم هەبوو یەکەم نەخۆش لە کوردستان کە ئێمە هاتین و ئەم سنتەرەمان لێرەدانا ئەم جیهازەی وەرگرت بۆ لە گەڕانەوەیە لە فۆلۆئاپە خۆی ئافرەتێ بوو مێردەکەی وتی خێزانەکەمە سایلێنت کرد یعنی دڵنی نەماوەتی زۆر جار شەو ئێستا خەبەرمە بێتەوە سێرەکەم بزان ماوە لە تەنیشتمەوەیە بۆ خۆی ئەو نستۆ بە مرتاحی و پرخەی نەماوە و بەیانیش هەڵەسێ مشکلی نییە ئەنی وەکو پرسیاتی ئەو برادەرەش وتی فعلەن ئەو نیشانانی کە تۆ باسی کرد هەمووی لەو کەسانە هەیەکە و پرخەکە واکە تۆ هەناسە دەگیرێت هەناسە گیرانەکەشت ئاساییە ئەتوانین فەحسیکەین بزانین دەرەجەکەی چۆنە شتێکی تایە عملیات کرێ عملیاتە کرێ شتێکی تیانە بێت ئەو جیازە بەکارێنی زۆر بە ئیسراحەت پێوەێنی بەشەوە زۆر باشە لەوەی تۆش لە نرخ نەترسین بەتاکید نەترسین دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئامادەبوونی پزیشکە پسپۆرەکانی شاری پزیشکی فاروق و کارمەندانی ئەزیزیش کە لێرە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ ئێوەش کە بە دیارمانەبوون هیوادارم لەم کێشانە بەدوو بوون ئەگەر بە دووریش نەبوون چارەسەر وەربگرن دەمەوێت پێتان بڵم کە ئەمڕۆ یەکێ لە کامێڕەمانەکانمان کە سبەی ئاهەنگی بوو گواستنەوەیەتی ئەمڕۆ لێرە هیلاک بوو لەگەڵمان بەنای ئێوە پیرۆزبای دەکەم کاکە وەرزێر تا نۆڕینێکی دیکە ئەوانەی کە تەندروست نین تەندروست بوون و لەو کێشانش کە لێرە هەن بە دوور بوون و کاکە وەرزێریش کاتێکی خۆش بەسەر ببات تەندروست. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.